فریال ناونیشانی ڕۆمانێکی نووسەر و ڕۆژنامەوان محەممەد تاهیر ئۆرهانە. لە خانەی فەرهەنگی شین بە ژمارەیەک خوێنەر و نووسەری دەڤەرەکە دەناسێنرێت. نووسەر ناوەڕۆکی پەرتووکەکەی بۆ ئامادەبووان دەخاتە ڕوو، دیالۆگ لەبارەی ڕۆمانەکەش دەکرێت. سۆران بە بۆچنی من وەکی کوردستانێکی کچکە چکە سێگوشە دەکەوت سێ پارچەی کوردستانە و ئێرە خەڵکی تێکەڵا مەسەڵ لە کوردی باکوور لەوانە هەبن ڕۆژ ئەوە هەیە هەروەها خەڵکی ئێرەش کوردستانی باشوور دیسان لێیە و ئەمن هەندێک ئەوم هەڵبژات دیکە چکە کتێبەکەم هەم بە کرمانجی و هەم بە سۆرانیە و کەسانەی لێرەش هەم کرمانجی زانن هەم سۆرانی زانن ویستم لێرە مەڕاستیمەکەی بکەم. ڕۆمانەکە بە دوو زاراوە و ڕەنووسی جیاوازی کوردی نووسراوە و بەشداربوانیش پێشوەختە شەنوکەوی ناوەڕۆکی ڕۆمانەکەیان کرد. چەند لایەنێکی پەرتووکەکە جێگای سەرنجی ئامادەبووان بوو. ئەو زمانانەشی کە لە ناو باکوور باش و ڕۆژ ئاوادانە هەرێکی خاون کە لە پووری تایبەت بخۆیەتی ئیدی ئەوە تۆ ناتوانانی دروستێکی هەمووی لەیەک بدەیت تا لە قوتابخانە بخوێنن ئەو ئیشی پەروەردە بوو کە ئەو نووسەرە کردوویەتی بەڕاستی مەسئولیاتێکی گەورەیە کە هەڵی گرتووە چونکە ئەمە لەوە ئاشنای ئازاریەکە بین و لەوەشت فێرە بین حادەتەن ئەگەر ئەتۆ بەقەت ئەوەی کە زمانێکی تر بزانین لە زاراوێکی تر بزانین لە زمانەکەی خۆتا بێ لە کوردیا بێ ئەتوان یەکتری دەوڵەمەندکەن. ڕۆمانی فریال باس لە چیرۆکی کچێکی کوردی یێزیدی تەمەند 12 ساڵان دەکات کە بۆ ماوەی 6 ساڵ کەوتۆتە دەستی داعش و وەک کاڵایەک مامەڵەی پێوەکراوە. نووسەر خۆی بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ کاراکتەری نێو ڕۆمانەکە دواوە و ڕووداوە تراژیدیاکانی ژیانی ئەوی نووسیوەتەوە. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. بێگومان بەرنامەی بەیانی 24 لەم هەک بە دەوڵەمەند و چڕوپڕەیە بەشێکی هەرە زۆری ئەو بابەت و نووسین و پەرتووکانن یاخود ئەو بڵاوکراوانن یان ئەو بەرهەمانەی گەنجانن کوردانن کە ڕۆژانە بەبێ ماندوو بوون ئەتوانن بەبێەوەی کە هیچ قورسێکی ژیان کاریگەریان تێ بکات بەرهەمێک بخەنە سەر هەکبەی ئەدەبیات و نووسینی کوردی. بۆیە تەوەری ئەم ڕۆمان تایبەت کردووە بە چاپ و بڵاوکردنەوەی پەرتووکی فریال کە لەلایەن نووسەر ڕۆژنامەنووس محەممەد ئۆرهان کاری بۆ کراوە و نووسیوێتی کاک محەممەد هاوکاری خۆشمانە هەکار هەموو جارێک ینی لە چەند جارێکە کەسێک گێت هەر هاوکاری خۆمانە کوردستان 24 کارمەندەکانی زۆربەی نووسەر و کەسانی بەتوانن کەسی کاک محەممەد زۆر بە خێربێ ئەستەکانت خۆش زۆر باش ڕۆژانە وەکو هاوکار لەگەڵ یەکەین ئەمڕۆ تۆ وەکو میوان و وەکو نووسەر ئێمەش وەکو پێشکەشکار و ئەمدار باڵێن خاوەن ماڵ زیاتر لەگەڵتین بەڵام زۆر خۆشحاڵم کە دەبینم بەرهەمێکی دیکەت خستە نێو ئەدەبیاتی کوردی و بەرهەمەکەت بەڕاستی بەرهەمێکی جیاوازە لەو ڕۆ جیاوازەکە هەموو ئەوانەی کە دەتوان بە کرمانجی بخوێنەوە بۆ ئەوانەی دەتوان بە سۆرانی بخوێنەوە هەردووکی هەرتێدا نیو بەنی و کارت لەسەر کردووە پێم خۆشە باسێک لەو کتابە بکەی سەرەتا پاشان بین ئەندێک پرسیاری ورد لەسەر کتێبەکە بکەین. دەستان خۆش بێت زۆر سپاس بەیانی باش دووارە. کتێبەکە چیرۆکی کچێک دەگەێرێتەوە باسی نەهامەتی 6 ساڵ لە ناو دەسەڵاتی داعش ینی چ بەسەری هاتیە چیرۆکەکە لەسەر ئەوەیە کتێبەکەم دەمەوێت باسی ئەوەش بکەم سەرەتا لە ناوەکەی دەست پێ بکەم لەوانە زۆر کەس بڵێن فریال مانای چییە؟ فریال بەخۆی بە عەسڵ کۆکەکەی وشەیەکی فارسیە لە فارسی و هاتیە ناو عەرەبی و حتا تورک و لە کوردستانیش ئەو ناوە بەکاردێنن بە مانای بەختەوەری دێتن. ئەمن لۆ ئەو ناوم هەلبژار چکە دووشتی پێچوانەیە باسێک هەیە دەڵێن مەسەلە زۆر کەس ناوی چییە بە گۆرەی ناوەکەی بەسەری دێتن. کچەکە ناوی فریال بوو کچەکە ناوی فریالە پێچوانەی فریال بەدەردێت چکە فریال بە مانای بەختەوەری دێتن بەس ئەوەی بەسەری هاتی پێچوانەی بەختەوەریەکە و چیرۆکەکە ڕاستیە بەخۆم چۆیم مەدانی چۆیم لەگەلیان مقابلم لەگەڵ کردیا دوای هێنامە ئەو داڕشتنەکەی چاکم کردی و کردیمە کتێب باشە. مامۆستا محەممەد زۆر جارە بینین نووسەران لە چیرۆکێکەوە توانن چەندین ڕۆمان و پەرتووکی تایبەت بنووسن. تۆ لەکەوە دەستت کردووە بۆ بنووسین چۆن بۆم جارە ئەم شێوازت هەڵبژات کە
بینەری چیرۆکێک بیت و دواتر دای ڕێژی بەم شێوازە جوانە. بەخم لە ساڵی 2007ەوە ئیشی ڕۆژنامەنووسی دەکەم. 2010 کولیە بەشی ڕاگەاندن بەشی رادیو تەلەڤیزیۆن تاوام کردیە ساڵی 2010 زانکۆی سەلاحەدین. ئەوە 3 ساڵێژە کتێب دەست بە نووسینی کتێبم کردیە. خەیاڵی منی منداڵی بوو. خەیاڵی منی منداڵی بوو مەسەلا ئەگەر دوای کولیە تاوا بکەم ئەوجا دەست بە نووسینی بکەم. مەسەلا زۆر کەس بە منیان گوتیە برادر یان کەسی دیکە گوتیە کەس کتێب ئێستا نایخوێنتن. زۆر کەس وا بە منیان گوتیە لۆ دەنووسی لۆ خۆتمانی دەکەی. ئەم گوتم ئەوە خەیاڵی منی منداڵیە. حەزم لێ ئەو خەیالە بکەم ڕاستی. بەڵام یەکجار ئەوەش نییە کە خەڵکانێک هەیە ئێستا ڕاست دەکە کاک محەممەد قسەم گوێم لێ دەبی کە دەڵێ کەس ئێستا ناخوێنێتەوە بەڵام خوێنەر بەردەوام هەر هەیە و نووسری باشیش هەیە کە ئەو قسانە تەشجیعەکە بۆ نووسینی زیاتر وانە یعنی خوێنەر بەردەوام هەر هەیە کەسانێک هەن تا ئێستاش ڕۆژانە هیچ کاتێک لە دەستیان دەرباز نابی ئەگەر بێت و 50 لاپەڕە کتێب نەخوێنەوە بەڕاستی بێگومان مەسەلا ئەوەی دوێنێ لە سوورانمان چا کرد دەوروبەری 45 نەفەر بەشدار بوون لۆ شتێکی باش بوو یان شتێکی گەورە بوو 45 نەفەر لە قەزایەکی وەکی سۆران بەشداری مەڕەسیمی ناساندنی کتێوێکی بن و کەسیش لەوێ نەیناسم کەس من نەیناستن لۆ شتێکی پیرۆز بوو یان شتێکی زۆر جوان بوو زۆر کێخۆش بوون کاک محەممەد پێم وایە ئەمە یەکەم بەرهەمت نییە وایە یەکەم کتێبت نییە کتێبەکانی دیترت کەی بڵاو کردەوە ئەمان باز لە چیدەکە هەر ڕۆمانن یاخود ئەمانە بابەتی شعری ئەمن زیاتر حەزم لێ ئەو شتانەی باز بکەم زیاتر شتی ڕاستی بێت ینی لە خەیالی دوور بن منە کتێبی پێشەوەیژم نووسی لەسەر ئەوە بوو چیرۆکی گوندێک مەسەلە کو لەلایەن دژمنانمان تێک دەدرێتن کۆ گوندەکە ئەوە دەکات ئەم باسی گوندەکەم کردیا لە ناو گوندەکە باسی بنەمالێکم کردیا بنەمالەکەم کردیا ناو ئەوەی کتێبی خۆسەرەکی پاڵەوانی کتێبەکەم لەناو ئەوەیش کوڕێکم کردیا پاڵەوانی سەرەکی کتێبەکە نمونە دەبێت محامی دوای دەکوژرێتن ئامانجەکەی ئەوەیە ببتن محامی بەرگری لە خەڵ بکرد بەرگری لە کورد بکتن دوای لە خۆپیشاندانێک دەکوژرێتن کتابەکەی من یەکەم لەسەر ئەوە بوو ئەوەی دووەمیش ئەوەی لەگەڵ ئێوەیە لە داهاتوش کتێبێکم هەیە حەزم لێ ئەو جارە برەک جیاواز بتیان لە چێروک و ئەوە ئەو کتێبەش لەسەر ئەوەیە کرمانجێک و فێری سۆران ببتن و فێری سۆرانی ببتن بەتایبەت لە بوو باکوور و لە بۆ ڕۆژاوە چونکە ئێستا هەم لە باکوور هەم لە ڕۆژاوە تەماشا دەکەین خەڵکێک زۆر هەین حەزیان لێ فێری سارەوەی سۆرانی ببن ئەمنیش گوتم باش شتێک ئەوها بکەم شتێکی جیاوازتر بکەم ئیشڵە هەڵ دەدەم لە داهاتوەیەکی نێزیکەویش جیاوازی تو ئەوەیە لە ناو کتێبەکان تا ڕەنگایەتەوە ئەوەی کە ئێستا کردوتە ینی لە لاپەڕی لە لای ڕاستەوە گەردەست پێ بکەین بە شێوەیەکە کە بە سۆرانی نووسراوە بەڵام لە پشتەوە هەر هەمان چیرۆکە بە کورمانجی نووسراوە ئەمە تۆ جارێکی دیکە دەریەخەیتەوە بە ڕووی بینەر خوێنەرا کە زاراوەکانمان زۆرن وە زمانی کوردی بەهۆی ئەم زاراوانە بەهۆی ئەم شێوازە جیاوازانەوە زۆر دەوڵەمەندترانی دەوڵەمەنی زمانی کوردی دەرخستەوە ئەمە جیاوازێکەتی ئەرکێکی قورس نەبوو بۆ تۆکە لە کتێبێک لە یەک کتێبە دوو زاراوە جێ بکەیتەوە بخۆم بە کرمانجیم نووسی دوای ئەوە لەلایەن برادێکەوە وەرگەری سۆرانی کرا ڕاستە قورسایی هەبوو بەس نمونە ئەو کتێبە هەموو لەسەر داهاتی خۆمەوەم کرد پارەی چاپ پارەی ئەو برادری وەرگەری کردی زۆر سپاسی دەکەم بەبێ بەرامبەر لۆ من وەرگەری کرد کتێبێکی پێشتریش هەر عینی ئەویش بەبێ بەرامبەر لۆ من وەرگەری سۆرانی کرا چونکە سۆرانەکەم لەوانە لە نووسینی زۆر باش نەبیتن هەندێ نەچاری دەبی کەسێک لە من وەرگەری سۆرانی بکتن بەس نازۆم بدا زۆر کارێکی باشە من یەکسەر پێی سەرسان بووم زۆر جوانە بتوانی لێرەوە بە سۆرانی ئەمەش هەم ئەبێتە فێرکردنێکی باشی یانیوانی کە حەزەکەن بە کورمانجی قسە بکەن یان بنووسن ئەتوانن سوودێکی باش لە هەم لە ڕێگەی چیرۆکەکەەوە وەربگرن مەسەلە زۆر برادری من هەبوو سۆران بوون من کتێبەکەم پێدا دیاری دەگۆ من سۆرانەکەی ناخۆم دەگو حەزم لای کرمانجەکەی بخۆنم منیش سەوام ئەوە لۆ شتێکی باشە ینی ئەوە مانای ئەوەیە خەڵکی ئێستا دەیەوێت مەسەلە کەسێکی سۆران بیتن منە خۆ فێری کرمانجی بکتن یەک کرمانج خۆی فێر ئەوە پێشکەوتنێکی زۆر باشە بەیانی کە کاک محەممەد ئەو کتێبی پێدام ئەو کتێبەکەیە ئەمن کە کردمەوە یەکسەر لە کرمانجەکە کردمەوە لە کرمانجەکە ویستم بزانم شێوازی نووسینی کرمانجەکەی بە شیوەی ئاسانە من بتوانم بخوێنمەوە بەڵام کرمانجەکەش زۆر خۆش نووسراوە زۆر هەم چاپەکەی جوانە پیتەکانی جوانە هەم شێوازی نووسینەکەشی مەسەلەن ئێستا کە من کرمانجەکە دەخوێنمەوە باش لی تێ دەکەم ینی کێشم لە بۆ دروست ناکە من زۆر هەوڵ دەدەم وەختی بنووسم ینی هەر کەسێک تێ بگات
مثلا زۆر نووسین هەین لە سۆرانی وەرگەری کرمانجیم کرد نێزیکەی 10 کتێب لە سۆرانی وەرگەری کرمانجی کردیە مثلا هەندێک دێر هەیە تو دەیخۆنی تێناگێ ئەمە فکر دەکەم دەڵێم ئەگەر ئەو دێرە یان ئەو پاراگرافە کەسێکی شارەزان نەیزان تێ بگێتن خوێنەرێکی ئاساییان خوێنەرێکی سادەکو دەتوانن لەو دێرەیان لەو پاراگرافە تێ بگێتن ئەو مشکلەی مامۆستا محەممەد تا چەند گرنگە زمانێکی سادە لە نووسینا هەبێت واتە زۆر جارە بینین نووسەرە زۆر ناودار و گەورەکان چەند کتێبێکیان هەیە کە ناتوانیت ینی مێشک توانایەوەی نییە بە یەک جار تێگەیشتنی هەبێت بۆت ئەبێت چەند جارێ بگەڕیتەوە سەر ئەو دێڕایە بچیتەوە بەشی کۆتایی بەڵام لە نێویشیاندا هەڵدەستێت کتێبێک بە زمانێکی سادەی ئاسایی بڵاوە کاتەوە هەر هەمان نووسەر ئەمە گرنگە بۆ نووسەر تۆ وەکو نووسەرێکە زمانێکی سادەی قسەکردن چۆنە ئاوا بەکاربێنیت لە نووسینەکانتە وڵێ ئێستا گەورەترین کێشەی کورد لە هەر چارپارچە ئەوەیە زمانێکی ستانداردمان نییە ڕاستە هەر زاراوەیەک دەوڵەمەندیەکە لە بوومە بەس نمونە کەسێکی هەیە لە باکوورە ناتوان بە پیتی عەربی بخوێنتن بە سۆرانی بخوێنتن بە پێچەوانەکە ئەو کێشەمان هەیە یعنی ئەمنیش بەڕێگە ئەو کتێبە هەول بدە ئەو کێشە کەمێکیش چارەسەر بکەن مەسەلەن نمونە کەسێکی سۆرانی بخوێنتن بزانێت بەرامبەرەکەی بە کرمانجی چ نووسی وەکی فەرهەنگێک ئیدیکەش لەو مەسەلەی نووسەر ئەم من بە بۆچنی من نووسەر هەیە دەیەوێت بەڕێگای کتێبەکانی خۆی پەیامی جیاواز بدەن مەسەلەن نمونە ئەمن نەمویستە بە زمانێکی قورس بنووسم ویستم بە زمانێکی سادە بنووسم هەموو کەسێک کتێب بکەن بەس لەوانە نووسەرێک هەبێت کتێبێک بنووسن ئامانجی ئەوە بلو کەسانی تایبەت بیتن مەسەلا هەندێک کتێب هەیە لەوانە من ناتوانم بخۆن لەوانە جەنابتان ناتوان بخۆنتن بەس ئەوە بە بۆچنی من منداڵێکیش ئەگەر خوێندن نووسینی هەبتن دەتوانە بخۆنتن کەسێکی گەورەش هەر بەو شێوە دەتوانە بزانانی بە بڕوای من چۆن ئاژە ینی ئەو کتێبانەی کە کتێبی اختصازین تایبەتمەندن ئەمە ئاساییە بۆ کەسێکی تایبەتمەند کە دەخوێنێتەوە وەکو سەرچاوی زانستی بەکاردێنێ چەندی قورس بێ ئەو کەسە اختصاصی خۆتی دەتوانی لەگەڵی بڕوات ئەوەی تر بەشێک لە نووسەران پێیان وایە دەبی خوێنەر ئەو لەگەڵ ئاست بەرزیوی بڕوە ئاستی خوێنەر ئاستی خۆی بەرز بکاتەوە بۆی لە کتێبەکە تێبگا بەشێکی دیکە باوەڕیان بەوە وایە من کتێبێک دەنووسم زۆر ئاساییە من بۆ داپیرم دانیشم بخوێنمەوە و داپیرم بە ئاسانی لی تێبگا هەر کەسە وەکو کاک محەممەد گوتی ینی شێوازی بیرکردنەوەی جیاوازە و پەیامی خۆیە کاک محەممەد لەسەر هەر بابەتی نووسین و ئەمانە تۆ بۆچی باوەڕت زیاتر بە بابەتی خەیاڵی نییە دەتەوێت بابەتی ڕاستەقینە بکەیت پێت وایە ئەمە زیاتر کار دەکات لە خوێنەر ئەمە زیاتر ڕۆ دەچێتە ناوناخ وەڵەهی جاران کتێب خوێن پڕ بوون ینی کە زۆر هەبوون کتێبیان دەخوان ڕۆمانیان دەخوارد مێژویان دەخوارد مەسەلە دوێنێ لە مەراسیم برادێک دەگوت من باوەرم بە مێژوو نەمایە ئەگەر باوەڕمان بە مێژوی خۆمان نەبێت باوەڕمان بە چه هەبێت نمونە مەسەلا لە 20 ساڵی ئاخیرە نمونە چ بە سەری ما هات چ نەهامەتی بە سەری کورت هات خۆ مێژووە ئەگەر ئەمە ئەو ڕاستیە نەنووسین نمونە ئەو کتێبە ئەگەر دوای 20 ساڵ دیکە 50 ساڵ دیکەش منداڵێک بخۆنتن دەزانێت لە ساڵی 2014 چ بە سەری باشووری کوردستان لە ڕۆژەوای کوردستان مەسەلەی هاتنی داعش بە سەری کوردانی ئێزدی هات هەموو کەسێک دەتوانێتن چکە لە ناو کتێبەکە باسی ئەوەیژم کردێ باسی هاتنی داعشم کردیە کو دەچێت گوندەکان داگیر دەکتو کو منداڵەکان دەڕفێن کو دەست درێژیان دەکرد لەسەر ئەو شتانە هەموو باس کرد ئێوە بەخۆی مێژووە ئەگەر سیقەمان بە مێژوو نەیەتن ئەی باوەڕمان بە چ بێتن باشە کاک محەممەد نووسین لە هەرێمی کوردستان با باسی هەیە ینی باشوور بکەین تا چەند ئاسانە و کێ پاڵپشتی ئەکات تۆ کە حەزت بە نووسینە لەکوێ پاڵپشتیت کراوە و پێویست بە چ جۆرە پاڵپشتیەکە وڵی ئەوەی من ڕاستەکە کەس یارمەتی منی نەدا لە مەسلەی دارایی لە مەسلەی چاپکردنەوەشتا هەموو لەسەر حسابی خۆم چاپم کرد بەس مەسەلە نمونە لۆ وەرگەری لۆ بەرگی برادرانی نێزیک یارمەتی منیاندا لە بۆ هەڵەچینی نەفەریان یارمەتی منیدا لۆ ئەو لە یارمەتی من کرا بەس بۆ مەسلەی داهات و چاپکردن و کەس یارمەتی من نەدا ئەمن مەسلە دەمەوێتن ئەو کتێبای خۆم چکە زۆر درێژ نییە ئەمن دەمەوێت نمونە بە ئینگلیزی بلاو بکەن دەمەوێت بە تورکی بە عەرەبی بە فارسی هەر چ نەبیتن بەو دراوسیەکانمان ئەوانەی نمونە بە فارسی و تورکی و عەرەبی ئەوانە بزانن لەو سەدەی 21م چ بەسەری ماهاتیە چ بەسەری کچێک هاتیە لە تەمەنی 12 ساڵی 6 ساڵ لەژێر دەسەڵاتی داعش دەبێت چ بەسەری بێتن یعنی ئەگەر ئەو کتێبانە تەرجمەی زمانەکان دیکە بکرێن لەوانەیە ئەوانش بزانن چ نامەتێک بەسەری ماهاتیە ئەمە گرنگە من هەر مەبەستم بوو کە لە ڕێگەیەمەوە
کەسانێک ینی لەوانەیە بیان و بگرن بەوەی کە هیچ نانووسن هیچ ناکەن لە بەروی پاڵپشتیانە بەڵام وەکو کاک محەممەد ئاماژەی پێکراکات کاتێکە بتەوێت شتێک بکەی بتەوێت ئەو پەیامە یاخود ئەو نەهامەتی بەسەر کورت هاتۆ بیگەێنیت ئەو کات ئیتر خۆت هەنگاوانەی پێویستە بە پاڵپشتی کەس نابێت ئەگەر نووسەر بێ و عاشقی نووسین بێ دروستە بێگومان ینی هەوڵەکانی خۆی لێک زاویەت سەر ناکات و قەتیس ناکە هەوڵدا هەر چۆنێ بتوانێت ئەو بەرهەمە ئەو پەیامێکە هەیە بیگەێنی کاک محەممەد لەم کتێبە من شتێک دەبینم پێم وایە تو هەوڵت داوە دوو بابەت بگەێنی یەکیان بە دیکۆمنتکردن جێرانەوەی مێژوێک وەکەوەی کە خۆت باست کرد کورت لەو نێوان ئەو ساڵە 2014 تاوەکو 2019 چی بەسەر هات و لە هەمان کاتدا جێرانەوەی چیرۆکێک هاوشێوەی ڕۆمانێک ئامانجەکەی تو هەرەوەیە هەم ئەوەیە هەم مەسلەی زمانەوانیە هەم مەسلەی ئەدەبیاتی کوردیە ئیدیکەش نمونە مەسەلە باسم کرد بە کرمانجی و سۆرانیە ئەوە شێک لە ئامانجەکانی منە ئەوەش بە بۆچنی من شتێکی باشە حەزم لێ نمونە لە تورکیا نمونە ئەگەر چاپ بکەم دەمەوێت لە تورکیا بە کرمانجی و تورکی نمونە چاپ بکەم ئەگەر لە شوێنێک دیکە بەو شێوەیە ئەوە باشە پلانی داهاتوو چییە بێت کەواتە لە بۆ مەسلەی کتێبەکەم دەمەوێت تەرجمە ئینگلیزی بکەم ئەگەر پشتیوانین بکرێتن مثلا عربی حەزم لێ زۆر تەرجمە بکەم لە بە تورکی بەو شێوەیە ئیدیکەش ئیداهاتوو باسم کرد کتێبێکم هەیە دەمەوێت لەسەر زمان فێربوونی کرمانجێک و فێری سۆرانی ببتن ئامانجی من ئەوەیە ئەوش لە هەڵدن ئیتر دەستە پێ کردو ناوەستی تقریبا 180 تاوا بووە بەرهەمەکەی دیکە خەریک ئامادە دەبێت ئینشاءالله تاوانێوەی نەما بەرنامێک دەدەن ساڵ داهاتوو تاوا بێتن کاک محەممەد زۆر سپاس بۆ تۆ هیوای سەرکەوتن بۆ دەخوازم ینی من دوو زار دڵخۆشم هەم بەرهەمێکی دیکە ئاتە کتێبخانەی کوردی هەمیش هاوکارێک و هاوڕێکی خۆمانەکە بەڕاستی بەرهەمەکەی ئامادە کرد زۆر سپاس کاک زۆر سپاس بە کوردستان 24 دەستان خۆش 50 هەر ڕەنگین بێ و بەرهەمی زیاترت هەبێت زۆر سپاس